سڵاوتان لێ بە خۆشەویستان لە کەناڵی ئاسوی زانکۆ لەگەڵتانە بین. ئەمەوێ هەواڵێکی بەپەلە هەیە پێتان بڵێم، ئەویش ئەوەیە کە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر هەموو پەیمانگەکانی هەموو کۆلێژەکانی لە ڕێگەی سیستمێکی ئۆنلاینەوە ئەتوانیت تەقدیم بکەی. پێویست ناکە بیستە بەشەکەی خۆت یان کۆلێژەکە یان پەیمانگاکە، بەڵکو زۆر بە ئاسانی لە ماڵی خۆتەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە پێداویستەکانت ئامادە ئەکەی کە ئینشاءڵڵا سبەینێ لە ڤیدیۆیەکی تایبەتە هەم پێداویستەکان باسەکەین، هەم باسی ئەواکەین چۆن فۆرمەکە پڕەکەیتەوە، هەم ئەو لینکەشتان پێ ئاشنا ئەکەین کە ئەتوان لە ڕێگەیەوە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تەقدیماتەکانتان بکەن. بەڵام پێم خۆش بوو لێرەوە ئاگادارتان بکەمەوە بۆ ئەوەی هەر لە ئێستاوە ئاگاداری ئەو خەبەرە بن ئینشاءڵڵا بە شێوەیەک لە شێوەکان نەسنە بەشەکانتانیان شوێنەکان هەر لە ماڵی خۆتانەوە ئینشاءڵڵا فۆرمەکە پڕ بکەنەوە. بە هیوای ئەوەی سبەینی ئینشاءڵڵا بتوانین لە نزیکترین کاتە ئەو ڤیدیۆ فێرکاریە ئامادە بکەین و لینکەکەش بۆ ئەو خۆشەویست بەڵاو بکەینەوە. بە هیوای سەرکەوتنتان ئینشاءڵڵا سبەی لە ڤیدیۆیەکی تایبەتە پێتان ئەگەین.